لە یاریەکانی هەفتەی نوێیەم و پێش کۆتایی قۆناغی کۆتایی قولی تازە پێگەیشتوانی کوردستان و لە کۆمەڵی یەکەم هەولێر لە دوایاری خۆی بەرامبەر سیمێڵی ئەنجامدا و بە برنەوەی بەکاتی پێشەنگی لە هەندرێنی هاوشاری وەرگرت. لە نیوەی یەکەم ئاستی هەردوویانە وەک پێویست نەبوو، بەڵام لە خولەکی 43دا مستەفا محەممەدی گۆڵی یەکەم و پێشکەوتنی تازە پێگەشتوانی هەولێری چۆمار کرد. نیوەی یەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەم تازە پێگەشتوانی هەولێر باشتر دەرکەوتن و زیاتر کۆنتترۆلی تۆپیان دەکرد. لە خولەکی هەفتاوەشدا هێژا خۆشنەوە بە ئاسیستی یوسف کاروان گۆڵی دووەمی بۆ هەولێر تۆمار کرد. لە خولەکی 84دا لە بەرزکردنەوەیەکی نایابی یوسف هێور بەشداری گۆڵی سێمیشی بۆ تازە پێگەشتوانی هەولێر زیاد کرد. یەک خولەک دواتر ڕەند دەوەن گۆڵی چوارەم و کۆتایی بۆ تازە پێگەشتوانی هەولێر تۆمار کرد و یاریەکە بۆ ئەنجامە بە کۆتا هات. بۆ شێوەیەش تیپی تازە پێگەشتوانیانی هەولێر گەیشتنی بە یاری پێش کۆتایی مسۆگەر کردووە بە کۆکردنەوەی 90 خاڵ لە 8 یاری بەکاتی پێشەنگی کۆمەڵەکەی وەرگرت. لە دو هەفتە هەندرێن دەبێتە میوانی زاخۆ تەنها لە گەری برنەوە پێشەنگی وەردەگرێتەوە. ڕوبەڕووی دووەمی کۆمەڵی دووەم دەبێتەوە. دووەمی ئەم کۆمەڵەیەش لە یاری چوون و هاتن بە پێشەنگی کۆمەڵی دووەم دەگات. بەڕاستی هەستێکی خۆشە، یاریەکەش یاریێکی کراوە خۆش و بەڕاستی ئەمە لە سەرەتا بەڕاستی تەمەئیوەمان هەبوو بە پلەی یەکەم لەو قۆناغی بەسەرکەوین مادیبوونێکی زۆرمان کرد، ئەرکەشی زۆرمان کێشا و خۆشی لەوەیە بۆ ئەمە یاریەکانی دەرەوەی یاریگای خۆمان بەڕاستی خاڵمان نەدا تیپی بەرامبەر. الحەمدوللا تەنها لە یاری هندرێنی نەبی کە لەوێندەرە دۆڕانمان ئەو یاریەکانی دیکە الحەمدوللا براوە بووین و ئەو ڕۆژ بەڕاستی یعنی ئەمە هاتین پێکاتەکی مشەکەلمان کرد. چەند یاریزانێک لە یاریزانەکانی کە یەدەگن لەگەر یاریزانە سەرچەکان بەس الحەمدوللا خوا موفەقی کردین، یعنی یاریزانێ دەکان زۆر جوودەکی زیاتریان سەرف کرد و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و ئینشاڵڵا لە قۆناغی چون و هاتنی پێشکۆتایی ئینشاڵڵا باشتر دەردەکەین بە پشتیوانی خوای گەورە. ڕاستی هاتنامە ئەڤرکە بۆ هەولێرێ بتنێ یعنی ئیداریش دەستپێکی وەرەش مەخۆستی بی ئەم مشاركه بکن نه نتیجه بس به هر چند امروز راهنر نتیجه بوم مهمه تیم‌ها جدیده و مشنی دست بگیری و اوه بومای چند ساله که یانا سیمیل تازه پیگشتی و لاوان نبین تیم‌ها جدیده اشیم بجمت یعنی هندک یاری کرشنی یاریگاه مازن دید شنی که هولیر دید فاذا تیم‌ها شبیه هولیری یا تیم‌ها بریکوپیکه تیم‌ها همه اطراف هولیری یاری زانید اینین طبيعية فوارق هبين جبرن دايم توش شكستي نبين